با تەوەری دووەمدا درێژە بە بەرنامەی بیانی باش کوردستاندا دێن کە لە تەوەری دووەمدا ئاماژە بە خەوی تەندروستی منداڵ دەکەین کاژمێرەکانی خەوتن دەکەین چۆن بە شازێکی تەندروست بخەون باز لە گریانی منداڵ دەکەین پێویستە لێرەدا دایک و باوک چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێت باز لەو هەڵە باوانە دەکەین کە دایکان بەرامبەر منداڵەکانیان بەکاردێنن جۆرێک بەشێک پەنا دەبەنە بە شوروب یاخود باژەڵەوە ئەو هەڵا باوانەی تر کە بێگومان لە تەوەرەکەماندا گفتوگۆی لەسەر دەکەین و پرسیار ئاراستەی میوانەکەم دەکەم کە ئەمڕۆ بە میوانداری دکتۆر خالید حەمەد ساڵح پسپۆری نەخۆشەکانی منداڵن کە لە ستۆدیۆ ئامادەیە بەخێربێ دکتۆر بەیانی باش. بەیانی ئێوەش باش سپاس بۆ بینێران. بەڵێ سپاس بە ئامادەبوون. ئەمێت لەسەرتایە بزانم خەوی تەندروستی منداڵ ئەبێت چۆن بێت؟ بەڵێ طبعاً خەو یەکێکە با بڵێن لە پێویستیە سەرەکیەکان یاخود بڵێن پێویستیەکی فیسیۆلۆژی جەستەی ئینسانە بە تایبەتی بۆ مناڵ بەپێی مەراحیلی تەمەنی مناڵەکەیش دیارە سەعاتەکانی خەوە گۆڕێت. مناڵ لە بیداتی تەمەنیە طبعاً تاکو مانگی یەکەم لە 24 ساعتەکە نزیکەی 14 ساعت بۆ 18 ساعت ئەخەوێت. طبعاً جگە لەوەیشی کە هەندێک جار لە شتێکەیە کە پێوتێت بڵین بە ڕۆژ یعنی مناڵەکە زیاتر ئەخەوێت ئەو بەتاتی لە قۆناغی ساواییە دوایەوە لە قۆناغی یەک مانگ بۆ 3 مانگ ئەم نسبەی تۆ زەکەمە بێتەوە ئەبێ بە 13 بۆ 16 ساعت دوای لە تەمەنی ساڵ کەمتر بێتەوە بۆ 11 بۆ 15 ساعت جگە لەوەش کە هەندێک جار ئەوەی کە لە نیۆڕۆن هەندێک مناڵ پێویستی بە خەو هەیە طبعاً لە بیدایەتە لەوانەیە ڕۆژانە لە 24 ساعتەکە جگە لە خەوە قوڵەکەی کە ڕۆژانە پێویستی بە 3 جار 4 جار هەیە کە لە بینی با بڵین وەکو بڵین لە نیۆڕۆنە لە ڕۆژە ئەخەوێت. طبعاً بەشێکی زۆری مناڵ لە بیدایەتە لە شەو خەبەرە بە ڕۆژ ئەخەوێت. بۆیە کە زۆر جار مەسەڵەن ئەمە ئەبەستنەوەی کە مناڵەکە نەخۆش و ئەگری و بێتاقەتەوە بەشەوە ئەم حاڵەتی بۆ دروستەکە. طبعاً دوای گەورەبوون ئیتر ساعتەکانی خەو کەم بێتەوە ئەچێتە دەوروبەری 8 ساعت بۆ 12 ساعت تاکو لە قۆناغی با بڵین 8 ساڵ و 9 ساڵ و تاکو بڵین 12 ساڵ ئەم ساعتێت سابت دەبێت لە 8 ساعت بۆ 12 ساعت تاکو 3 ساعت ئەخەوێت. هەندێک مناڵیش یعنی محاولە ئەکرێت لە نیۆڕانە خەویان پێ بکەن بەڵام زۆربەی مناڵ لەو تەمەنە ڕەفسیەکات و هەر خەریکی ئەکتیڤیتی و چالاکی خۆیەتی. باش تۆ دکتۆر ئاماژە بە کاژمێرەکانی خەوتن کرد منەمەوێت بەپەی تەمەرەکان بۆیە ئەو کاژمێرانی کە تۆ ئاماژە پێ کرد جیای بکەینەوە بۆ منە منداڵی کە تازە لە دایک دەبێت پێویستی بە چەندێک دەبێت بە ساڵ و 2 ساڵ. طبعاً بۆکو ئاماژەم پێ کرد لە بیدایەتە کاتژمێری ینی پێویستی بەوەندە ساعت هەیە پێویستی بە 14 ساعت بۆ 8 ساعت هەیە لە مانگی یەکەمە دوایەوە ئەمە کەمە بێتەوە. بەشێکی زۆری ئەم مناڵانە بە شەو خەبەرن بەتایەتی لە قۆناغی ساواییە بە ڕۆژ زیاتر ئەخەون بەڵام خەوی تەندروست ئەو خەوەیە کە لە شەوا بێت بەتایبەتی لە کاتژمێردا بۆ کاتژمێر حوتی بەهاری ئەوە باشترین کاتی خەوە بۆی کە خەوێکی قوڵی هەبێت بۆی مناڵەکە خەوێکی تەندروستی هەبێت. هەموو منداڵیان و منداڵانی تازە لە دایک بوون؟ هەموو کەسێک تەنانەت کەسە گەورەکانیش. باش ئەمە بەڵام مناڵی ساوا لەم قۆناغەیە ناتوانێت لەم وابەستەی ئەم قۆناغە بێت چونکە بەشێکی زۆری ئەم مناڵانە لە کە لە دایکە بن بە ڕۆژ زیاتر ئەخەون چونکە لە قۆناغی سکی دایکیشە بە شەو خەبەر بووە بە ڕۆژ خەوتووە زۆر جار دایکەکە گریاوە و توێتی مناڵەکەم کۆتپەکەم لەوا چێ مردی بێت ناجوڵێ بە شەویش کە دایکەکە پاڵکەوتوێ سەحەکە ئەو جوڵاوە و لەقەی وەشاند و دایکەکەی بە خەبەر هێناوە بۆیە کە ئەمە تا قۆناغی 3 مانگی بەردەوامە بێت. جۆرێک لە قەلەقی بۆ دایک و باوکە دروستەکە با بڵین دایکەکە لە مناڵەکەم بە شەو ناخەوێت دایکەوێ بە شەو بخەوێت چونکە خۆی وا ڕاتوە بۆیە کە هەموو ئینسانێک یعنی بەتایەتی مناڵ ئەتوانێت ڕاهێنانی پێ بکرێت با بڵین ساعتە بایۆلۆژیەکە چونکە هەموو کەسێک ساعتێکی بایۆلۆژی هەیە بۆ خەو و خۆراک ئەو ساعتە بایۆلۆژیە تەحدید دەکات تۆ کەی بخەوی و چەندێکیش بخەوی کە هەڵسی لە خەو بۆیە کە زۆر مهمە لە بیدایەتی ئەو قۆناغە لە بیدایەتی تەمەنی مناڵەکەیە بەتایەتی لە قۆناغی خوارد 5 ساڵ مناڵەکە ڕابێنرێت کە ئەو ساعتە بایۆلۆژی بە شێوەیەکی تەندروست بۆ تەوقیت بکرێت بۆ ساعتەکانی خەوی بۆ هەڵساندی لە خەو. منداڵەکە بۆ منە مانگەکانی تەمەنی تێپەڕ دەکات منداڵێک تا تەمەنی بۆ منە 9 ساڵی ئەوش پێویستە چەند کاتژمێر بخەوێت؟ وەکو ئاماژەم پێ کرد لە دوای قۆناغی 5 ساڵی پێویستی بە 9 کاتژمێر خەو بۆ 14 کاتژمێر خەو هەیە مناڵی 14 خەوێ مناڵ هەیە 8 ساڵی تا تەمەنی چە؟
تاکو دوان ساڵی لە دوان ساڵی شایەتی وەکو کەسێکی گەورە مامەڵی لەگەڵا کرێت ئەو کاتە هەر ساڵ هە ساعت بۆ دوان ساعت کەسێک گەورەکان یعنی مینیمەم کاتی خەو دەی مناڵی لە 14 ساڵ بەرەوسەر پێویستی بە 6 ساعت بۆ 8 ساعت خەو هەیە مینیمەم نابێت لە 7 ساعت کەمتر بخەوێت لە 7 ساعت خەوتن کاریگەری تەندروستی هەیە لەسەر مناڵەکە. باش کاتێک کە منداڵی ساڵە تازە لەدای بوو کە دەخەوێت دایکی بەمنا خۆی کاتی بۆ ڕاگرتەوە خەبەری دەکاتەوە کاتێ شیر بدا بە منداڵەکەی ئەمە دروستە منداڵی لە خەو هەڵیسێنی بۆی خواردنی بیتی لە قۆناغی ساواییە لە دوومانگیە ئەتوانرێت ئەمە بکرێت بەڵام دوای قۆناغی ساوای پێویست ناکەوەی شێوازێک مناڵەکەیت کات خۆی برسی بوو هەڵەسێ و شیری خۆی خوا پێویست ناکە خەبەر بکرێتەوە بەڵام لە قۆناغی ساوایە بە تایبەتی مانگی یەکەم لەبەرەوەی مناڵەکە بەشێکی زۆری کاتەکانی کە ئەخەوێت بۆیەکە بۆ ئەوی ینی کەم خواردنەکەی یا درەنگ خواردنەکەی نەبێتەوەی دابەزانی شەکری جسمی کامش کاریگەری خراپ لەسەر تەندروستی مناڵەکە بەجێڵێ باشتر وایە خەبەر بکرێت و شیری پێ بدرێت چونکە ئەوکو ئاماژەم پێ کرد ئەگونجێت لە 24 ساعتەکە ئەم 23 ساعت بخەوێ لە 23 ساعت شیر نەخوا کاریگەری لەسەر دابەزانی شەکری جستەی بۆیەکە باشتر وایە خەبەری کات و 2 ساعت جارێک شیری پێ بدرێت تا قۆناغی ساوایی تێبڕێن بەڵام لە دوای قۆناغی ساوایی وەکو ئاماژەم پێکرد خۆی سعاتێکی بایۆلۆژیە داوای خواردنەکە بە پێی ئەو سعاتە مناڵەکە لەسێ و داوای شیرەکە و شیرە ئەو منداڵانی کە لە قۆناغی ساواییان هەتاکو 2-3 ساڵیدا زۆر دەستەکان بە گریان بەمنا برسی بێت دەستەکان بە گریان خۆت خەویان بێت دەستەکان بە گریان کاتێک کە خەویانێ و ئەگرین لێرەدا پێویستە دایکەکە چۆن مامەڵە لەگەڵ ئەو منداڵە بکات چۆن بتوانێت بیخێن طبعا ئەگەر باسێکی گریان بکەین طبعا من زۆر جار بە زۆربەی دایک و باوکان ئەڵێم گریان زمانی مناڵە مناڵ تاکە زمانێک قسەی پێ بکە لەگەڵ دەوروبەرەکەیە گریانە طبعا گریانیش ئەتوان بڵین زمانێکی نێودەوڵەتیە چونکە مناڵێکی فارس ئینگلیز تورک کورد هەرەگری بەڵام واتای گریان لای گەورە جیاوازە لەگەڵ مناڵە مناڵ بۆ خۆشی و ناخۆشی خۆشی ئەگری جاری وایە مەسەڵەن مناڵێک ئەگەر دڵشی خۆش بێت چونکە لە قۆناغی سەرەتاییە فێری گریانە فێری پێکەنین نەکراوە بۆیە ئەگونجشتە خۆشەکانی خۆشی بە گریان دەبێت جۆرێکە لە مەوهیبەیە کە خوا بە مناڵی بەخشیەوە بۆ پاراستنی مناڵەکە برسی بێگری تینوی بێگری جێگەی تەڕبێگری خەوی لێ نەکەوێت ئەنی زۆر جا مەسەڵەن لەوە چێ بە دایک و باوکە بڵێ ئەوم خۆشەوێت چۆن پێیان بڵێ ئیلا بە گریان پێیان بڵێ مهمترین شتەوەیە کە دایک و باوک چۆن جای بکاتەوە ئایا ئەم گریانە گریانێکی ئاسایی یان نائاساییە گریانی ئاسایی ئەوەیە مناڵەکە شیرە خوات گەشە ئەکات سکی ناچێت ناڕشێتەوە تای نییە گریانەکەی بە هەڵگرتن باوەشگرتن ڕاژەندن کە بە شێوەیەکی یعنی تەندروست نەک شێتانە وای لێکەن مێشتی بشلاقی نە هێوا شێوا لەسەر خۆ یاخود گۆرانی وتن و سەوت دروستکردن بۆی تەنانەت هەندێک پەنابێتە بەرەوەی کە سەوتی مجەفیفە یا سەوتی با بڵین گسکی کارەبایی کە هەر سەوتەکە بێت جاری وایە پێویستیش بەوەکە بخرێتە سارێک و فڕێک پێلێرێ ئەم مناڵەکە یعنی بێدەنگە بێ ئەمە گرانێکی ئاساییە مقابل ئەمە گرانێکی هەیە نائاسایی مناڵەکە گەشە ناکات تای هەیە سکشونی هەیە ڕشانەوەی هەیە گرانەکەی بەم شتانی کە باسمان کرد چاک نابێت ئەمە دەلێل لەسەرەکە کە ئەم مناڵە کێشەیەکی تەندروستی هەیە پێویستە کە بۆی حەل بکرێت لە هەر دووبارەکە بینومانە مناڵێکی ئاساییە چەند شتێکی بۆ کراوە نەئاسایی بووە مەسەڵەن لە پێدانی عیلاج حەبی خەوی پێدرێت قەتری خەوی پێدرێت یاخود بە بیانەوەی کە ئەڵێن باژەڵێتی براوە وسکی لەت کراوە پشتی بە چەقۆ برینار کراوە کە ئەمە کاریگەری خراپی هەیە لەسەر مناڵەکە یاخود پەنا بێتە بەر هەندێک عیلاج بەوەی تەسیراتی جانبیەکەیەوە ئەمەش بە خۆی کاریگەری خراپی هەیە لەسەر مناڵەکە مەسەڵەن وەکو فینستیر ئەمە گێژێکە مناڵەکە گێژەکە و خراپە بێوەزایی باشتر وایە کە پەنا نەبرێتە بەر ئەمانە بەڵێ ئەوانەی کە لە کۆتاییتە ئاماژۆ پێکرد بە تایبەت ئەو قەترەیە و هەروەها ئەو باژەڵێدا دەکرێت ئەمانە بە تەواتی بکەینە سەر قاڵبی ئەوەی کە ئەمانە هەڵەی باون کە دایکان بەرامبەر منداڵەکانیان ئەنجامێن و زیاری لاوەکیشی بۆ منداڵەکە دەبێت طبعا هەریەکەیان بخۆی زیانێکی تایبەتی هەیە ئەمێ بە وردی باسیکەی دکتۆر مەسەڵەن ئەو عیلاجانە کە پێویست نەبێت ئەچێتە بڵین ئەوانەی کە بە تایبەتی ئەنتیهیستامینی تایە مناڵەکە گێژەکات
لێدانی دڵی مناڵەکە تێگەیە کاریگەری خراپی هەیە لەسەر ینی مودی مناڵەکەش لەسەر تێکچوونی لێدانی دڵی مناڵەکە لەسەر کۆندامی هەناسە ئەمەکو عیلاج ئەوەی کە ڕێنی نوشتەکەش تۆ پێست خی گەورە درستی کردوە بپارێزێت تۆ بەدەستی خۆت ئەم پێسەر لە تەکەیت ئەمە ئەبێتە هۆیەوەی کە بەکتریا بچێتە ژوورەوە تووشی هەوکردنی بەکتریایی بکات مناڵەکە خوا نەخواست بێتەوەی گیان لە دەستانی کەنانەت هەندێک مناڵ هەیە بۆ گیان لە دەستاوە بۆیە کە ئەمانە نابێت پەنابرێتە بەر ئەوان باشتر وایە کەمترین چارەسەر بەو ئەم حاڵتە بەکارێنن بە حاڵتی یاسایی دابن بێت چونکە ئەمە بەشێکە لە گەشەی مناڵەکە و قۆناغی گەشەکردنی مناڵەکە. بەڵێ کەم تا زۆر گەبیستی ئەو دەبین کە بەشێک لە دایکان ئەمەژە بەوە دەکەن کە منداڵەکەم وا ڕاهاتووە یاخود وا ڕامێناوە کە شروعی ئێمە ئەو کاتە ئەخەوێت لە هەر کاتژمێرێکدا بێخود لە هەر کاتێکدا بێ و کات خەوی لەکەوێت ئەمە زیانی بۆ مناڵە نابێت بەپێی تەمەنە جیازەکانی بەتەکیید نابێت مناڵ بە شروع بخێوین بێت یعنی مەسەلا ئەو جۆرە شروع بە چییە کەوای لەکە مناڵەکە بخێوێت ئەمە تەئسیراتی جانبی هەیە خۆی عیلاج ماوەدی کیمیاییە ئەم ماوەدە کیمیایانە ئەگەر پێویست نەبێت نابێت بەکاریبێنی نای خۆی بەخۆیە عیلاج تۆ لە کاتی پێویستیە بەکارێنی بەکاری نایێنی بۆ شتی ئاسایی شتی ئاسایی پێویستی بە چارەسەر نییە پێویستی بە کاتە تاک و چاک بێت. باش ئەمێت کە منداڵان بێگومان کە لە ژوور تایبەتی خۆیان دەخەون ڕەنگی جیاواز لە خۆ دەگرێت تا چەند ڕەنگی ژوورەکە کاریگەری لەسەر خەوتنی منداڵەکە یاخود پێخەف تۆری ئەو پێخەفەی کە لەسەری دەخێت دەست خۆی سوالێکی زۆر جوانە طبعاً کۆمەڵێک شت هەیە کاریگەری هەیە لەسەر خەو بەلایەنە ئیجابیەکەی کۆمەڵێک شتیش هەیە کە کاریگەری خراپی هەیە بەلایەنە سلبیەکەی کە ناڵە مناڵەکە خێوەیەکی تەندروستی بێ یا خەوێکی باشێ بێت. طبعاً ئەو شتانی کە کاریگەری هەیە لەسەر خەوێکی باش با بڵین ئەو بیئەیە ئەو شوێنی کە تایاخەوێت ئەو شوێنە ڕەنگی ڕووناکی تیانەبێت چونکە هەموو ڕووناکیەک بە تایبەتی ڕووناکیەکانی شاشە کە ئایپادە مۆبایلە تەلەڤیزیۆنە ئەو بلولایتی کە لی تێگەچێت لی دەرەچێت ببوورە سەبەبە بۆی کە مادەی خەو کە پێوتی میلاتۆنی نەڕژێ کە مادەی میلاتۆنی نەڕژا لە خەوە سەیرەکەی ئەو مناڵە خەوی لە ناکەوێت بۆی ئاماژگاری کراوە کە مناڵەکە بە هەموو بەلایانی کەمەوە سەعاتێ پێش خەو دوور بخرێتەوە لە هەموو جۆرە شاشەیە چونکە وەکو وتم چ گوڵۆب بێت چ شاشە بێت ڕێگرە لە دەردانی مادەی میلاتۆنی دوو پێویستەکە ئەو شوێنە شوێنێکی بێدەنگ بێت سەوتی تیانە بێت تۆ تەلەڤیزیۆن تەواو سەوت بکەیت گۆرانی لێ بێت مەسەڵەن ئەی مناڵەکە خەوی لێ ناکەێت ڕەنگی ژوورەکە ئەگەر تاریک بێت بۆ خەو زۆر باشترەوەی کە لە ڕووناک بێت خۆماندووکردن و خۆی لاکردنی پێشخەو ناڵێ بخەوی کۆمەڵێک خواردن هەیە خواردنەوە هەیە کە کاریگەری هەیە لەوەی کە مناڵەکە نێڵێ بخێت بۆ نمونە ژەمێکی قورس شیرینی خواردن چۆکلێت نەستەلە قاوە چا ئەمانە پێش خەو کاریگەری هەیە لەوەی کە مناڵەکە نێڵێ بخێت مقابلی ئەمە ئەگەر مەسەڵەن کوپێک شیری گەرم بخوات مۆزێک بخوات مناڵەکە خەوێکی ئاساییە بێت یعنی تەندروستە بۆ نەشیر بخواتەوە یەکسەر لە دوایەوە بخەوێت کوپێکی شیری گەرم بخوات ئەتوانێت یا مۆزێک پارچەیەک مۆز پاڵ بخێوە بەسەریە ئەمە یعنی خەوێکی خۆشی بۆێنێ ئەو مناڵان کە گەورن دوای قۆناغی بەڵێن هەر ساڵ ساڵ توانای خوێنەوەیان هەیە کتێب خوێنەوە باشترین یعنی هۆکارە بۆی کە خەوێکی خۆش و تەندروستی واتە چیرۆکی بۆ بخوێندرێتەوە بەی شێوازێک چیرۆکی بۆ بخوێنێتەوە ئەو مناڵانی کە ناتوانەوەی کە خۆی هەتوانێت خۆی بخوێنێتەوە خۆی بخوێنێتەوە پاشان بخەوێت دوورکەوتنەوە لەوەی کە مەسەڵەن مۆبایل تەوقی دەکرێت بۆی خەبەری بێت تۆ باشتر وایە سەعات تەوقیت بکرێت ئەگەر جێی شوورەکە تۆزێک سارد بێت فێنێک بێت نەک سارد باشترە بۆی کە خەوێکی با بڵێن خۆشیە بێت لەوەی کە لە ژوورێکی گەرما بخێن بێت واتە بەپێی ئەو هەوای کە لە سروشتی ماڵەکە دایەمە بەس لەوێ دوور بە لە هەوای سپلێت و شت تۆزێک فێنێک بێت ئێتە باش هەوکارێک فێنگەکرێت باشترە کە بۆ ئەوەی کە خەوێکی خۆشیە بێت خەوێکی عمقی هەبێت لەوەی کە ژوورێک کە زۆر گەرم بێت چوار لە جێوی گەرمە خەوی خۆش نابێت زوو خەبەریە بێت و باسمان لە ژوورەکەی کرد ئەو جۆری پێخەفەیەک لەسەری دەخە بەشێکیان زۆر ئەستوریا خۆ دەڵێن ئەمە چوبیە بۆ منداڵ باشە ئەمانە زۆر باون بەپێی ئەوەیە کە ئایا ئەمە چەند گەرمی بۆ دروستەکە بۆ نمونە ئەگەر پێخەفەکە زۆر قورس بێت خەوێکی شوێکی باشی نابێت لە ژێریە یا ئەگەر زۆر ئەستور بێت گەرمای ینی جەوەکی بۆ گەرمکە خەوێکی باش نابێت پێویستە شتێکی یعنی ئاسایی بێت
شتێک بێ مناڵەکە نە جەوەکی زۆر گەرمکان نە زۆر سۆسکان نە زۆر قورس بێت نە زۆر ئەوەش بێت کە هیچ پێوە نەبێت. من ئەو پرسیارە دەکەم بزانم ئەمە هەڵەیەکی باوە کە ئەنجام دەدرێت یاخودنا بەشێک وا بیرەکەنەوە کە مناڵەکە سەری بشۆردرێت پاشان خێز دەکە ئارامە بێتەوە بە تاواتی خەوێکی قوڵی ئەبێت. طبعا نەک سەرشۆردن هەر حەمامکردن پێشخە و جەوێکی ئارامە بەخشێت لەبەرەوەی کە جارێکی تر جەستە چالاک دەکاتەوە پشوویە گەیا بە مناڵەکە. باش لە قسەکانی سەرەتادا ئاماژە بە خواردنی قورسکرد ئاماژە بە چاکرد و یاخود جۆرە شیرینیەکانی تر کە منداڵە دەیخوات پاشان کاژمێری تر ئەتوانێت بخەوێت. بەلانی کەمە 2 ساعت پێش ئەوە نابێت ینی خوارد بێتی 2 ساعت ئەبێ بۆستێ 2 ساعت دوایەوە ئەخەوێت بوو مهمترین کاتیژەوەیە کە مناڵەکە تو نێڵی یعنی وەکو ئاماژەم پێکە لە بیدایەتە ساعتێکی بایلۆجی هەیە هەموو دایک و باوکێکی بیرلەوەکەن و چۆن ساعتە بایلۆجی مناڵەکە تبقی دەکات بۆی ڕای بێنێ هەموو حیاتی لەسەر ئەو ساعتە بڕوا باشترین خەوی تەندروست لە ساعتدا بۆ ساعت حوتی بەیانیە. بەڵێ لێرەدا باز لە ئەمە کەمخەوی بکەم کەمخەوی تا چەند زیانی بۆ منداڵەکەی بەپێ قۆناغە جیازەکان. طبعا کەمخەوی ئەگەر باسی بکەین سوودەکانی خەوچیە لەوشە بۆمان دەرەکەوێت کە زیانەکانی کەمخەوی چیە. طبعا خەو یەکێکە لەو هۆکارانی کە ئەبێتە هۆی ئەوەی کە جۆرێک لە پشوو جۆرێک لە نوێبوونەوە بدا بە مناڵەکە بەتایبەتی ئەگەر مناڵەکان لە قۆناغی قوتابخانە بێ ئەگەر خەوێکی تەندروستی نەبێ ناتوانێت واجبەکانی قوتابخانەی وەکو پێویست جێبەجێ بکە خەویەت خیاڵی ئەڕوات لە ناتوانێت تەرکیزیە بێت لە سەر وەرگرتنی ئەو معلوماتی کە مامۆستاکەی ئیاتێت بۆ مناڵی پێش قوتابخانەش ئەگەر خەوی کەم بێت تەئسیر لەسەر گەشەیەکە تەئسیر لەسەر نظامی بەرگری ئەکات بۆ یەکە خەو یەکێکە لە هۆکارەکانی زیادکردنی بەرگری جەستەی ئینسان بەتایبەتی لە نەخۆشیە ئەو مناڵانی کە نەخۆشن هەستێکی زۆر خەوێت ئەمە ئەبێتەوە زیادکردنی بەرگری مناڵەکە. لە قۆناغی گەورەیشە کەمخەویەک هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشی دڵ بۆ توشبوون بە نەخۆشی شەکرا بۆ توشبوون بە جۆرێک لە بێتاقەتی و خەمۆکی و ئەنەگزایەتی ئەمانە کاریگەری لاوەکی خەون تەنانەت قەڵەوی یەکێک لە هۆکارەکانی قەڵەوی بریتیە لە کەمخەوی یا درەنگخەوی یعنی کە ئەستا یەکێکە لە کێشە تەندروستیەکان لە عالەمە قڵەو بوون دەرکەوتەوە مناڵانی کە کەمە خەون یا درەنگ خەون قڵەوترن بۆ مناڵانی کە خەوێکی تەندروستیان هەیە. بەڵێ واتە ئەوەی کە قەڵەوە کەمتر ئەخەوێت خۆی واڵەن ئەهەوەی قەڵەو زۆر ئەخەوێت قڵەوی هۆکارێکە یعنی کەمخەویت هۆکارێکە بۆ قڵەو بوون چکە مناڵانی کە کەمە خەون دیارە مەسەڵەن شەو جارێت دەستکاتە بە نان خواردن پێویستی پێێتی و تر ئەمە هۆکارێکە بۆی جگە لەوەی کە کاریگەری هۆرمۆناتی شەیە لەسەری شتێک هەیە پێچەوانەیە بۆ منە منداڵێک ئەڵێ پێویستە 9 کاتژمێر بخەوێت 9 کاتژمێر لە ڕۆژێکدا لە ماوەی 4 کاتژمێردا دەخەوێت بەڵام بە پێچەوانەوە واتە شەوەکەی بەخەبەرە بەردەوام خەریکی تابلێت و ئەم جۆرە ئامێرە ئەلکترۆنیانەیە بەڵام بە ڕۆژەکەی دەخەوێت بۆ منە 9 کاتژمێر خود 10 کاتژمێر زیاترە ئەمە زیانەکەی چییە؟ طبعا وەکو ئەمەژەم پێکرد تۆ برتی لە ساعتە بایۆلۆژیەکە چۆن تەوقیتی کردووە بۆ منە ئەم وا ڕاحەتوە ئەم خراپە ئەمە کاریگەری چونکە ناچێتە خەوی قوڵەوە چونکە مادەی میلاتۆنین بە زۆری لە تاریکی لە شەوا دەرەیدێ کە دەنەیرا ئەم کەسە هەست بە خەوێکی ئاسوودەیی ناکات چالاکی ئینسان لە ڕۆژایە چالاکی لە شەوا نییە ئێگە مناڵە بە ڕۆژاخێ ئیچالاکیەکان لە کار جێبەجێکە ئەی قوتابخانەی چۆن ئەتوانێت بچێت بۆ قوتابخانە بۆ ئەو کاتانی کە خوێندن نییە بۆ نەوەرزی هاتنەوە خۆی خاتون وای لێت ئەم مناڵە لە کاتی قوتابخان شارواوە چکە تەوقیتی سەعادە بایۆلۆژیەکەی وا کردووە ڕایە لەسەر ئەمجەوە ناتوانێت ئەگەر بیشتێ بە زۆر ڕۆیوە ئەگای لە خۆی نییە تەرکیزی نامێنێت ئەمە ناچێتە خەوی قوڵۆ ئیسادە لەو خۆ ناکە بۆ مەناعەکەی بۆ زاکیرەکەی بۆ پاراستنی لە نەخۆشیەکان باشتر وایە لە شەوا لە شەوا بخەوێت چونکە ڕەبت هەیە لە بینی دەردانی هۆرمۆنی خەو پشوو خەوێکی قوڵ و لەگەڵ کاریگەری تەندروستیەکانی ئەمە هەمووی بەیەکەوەیە ئەگەر تو خەوەکە قوڵ نەبێ خەوێکی تەندروست نییە خەوێکی تەندروست نەبوو سوودە تەندروستیەکانی نابێت بەڵکو و زیانە لاوەکیەکان و تەندروستیەکان هەبێت باشگاتە لێرەدا ئەو دایک و باوکە چۆن مامەڵە لەگەڵ ئەو منداڵەدا بکەن پێویستە بە ناچاری بیخەوێنن بە ناچاری بیخەنە ژێر پێخەفەکە و بڵێت ناچاری نییە تۆ طریقەیە گیرتە بەر لە بیدایەتی ینی لە بیدایەتی تەمەنیە تۆ تەشجیعیەکەی ئەڵێی با ساعت دەبخەوێن ساعت 11 ئیتر ماکزیمەم تێ نەپەڕێت تۆ پێشەوە تەلەڤیزیۆنە کوژێنیتەوە گڵۆ بە کوژێنیتەوە کورە بکرێ ئینتەرنێتە کوژێنیتەوە هیچی نایڵی شاشە نایڵی تێکم مناڵ ئەمە لە بەردەستان بۆ خەوێت چیەکە ناچارە
تۆ مانگێ دوو مانگەمەت کرد مناڵەکە بێ بە هەبیتێک خۆی یەکسەر خەویت خۆشەوەتر ئەگەر بۆ مای 21 ڕۆژ بەردەوامبی لەسەری ئیتر بە شتێک ڕۆتینەتیشیانە لەسەر بەشێکیان پەنا دەبەرم بەر میوزیک ئەمە باسمان لە چیرۆ کرد بەڵام بە درێژای شەو بۆ ئەو نەمیوزیکێکی کەمیش بێت بۆ منداڵەکان لێن بۆیە بخەوێت ئەبێت ئەگەر خۆی کەوتۆتە سەر ئستیجابی مناڵەکە هەیە بەس سەڵ بێ ناتوانێت بخەوێت تەنانەت چرکەی سەعات کە سەوتی بێت خەوی لە ناکەوێت مقابلی من مناڵێکی ژێ تەپڵ لێ خەوی خۆیەکان ئایا ئەم مناڵە چ نەوع مناڵێک بە قەنەعەتی من ڕاهێنانی مناڵەکەی لە بیراتە چۆن ڕاهێناوە جاریوانێک بەتی ئەوەیە کە دوو مناڵ لە خێزانێک دابنێکیان بە جەنگەوەیکیان وانە بەڵام خۆی ناڵم بیدایەت چۆن ڕاهێنا هەیە بەس تەپەی قاچ بێ خەبەری بێت هەیشە بینە لە کۆڵ بیبەرە دەرەوە خەبەر هەبێتەوە کەوتۆتە سەر ئەم مناڵە چۆن هەموو مناڵێک زۆر جارم قسەی من کردووە ئەبێ تەعاملێکی تایبەتی لەگەڵا بکرێت ئەوە نییە هەموو مناڵێک بە یەک جۆر ڕادەهێنرێت باشتر وایە جەوەکە بێدەنگ بێت تاریک بێت هادئ بێت هەموو سەوتێک هەموو ڕووناکیە کاریگەریە لەوەی کە ڕژێنی خەو دەرنەدرێت بەڵێ کاتە سەرتا پێویستە دایکەکە مناڵەکەی خۆی بناسێتەوە کامانێ ئەو کاتە ئەوە پەیڕۆکە بەرامبەر بە منداڵەکەی دوو منداڵی جاشەوە پێزە بە جێجێ لێرە داوتە چێ دوتە بتێ بگەێنی وەڵای بەهیوام هەموو مناڵانمان ئینشاڵڵا خەوێکی تەندروستیان هەبێت بەداخەوە ینی ئێستا جەوەکە جەوی ینی ئەنتەرنێت و شاشەیە زۆربەی مناڵەکانمان کە ئەم دوانە سەری لێ تێگاوە خەو و خواردن و هەموو شتێکی بابن لێ تێگاوە هیوادارم کە بە هەموو لایەک بە دەزیەکانی ڕاگەاندن و بە پزیشک و بە مامۆستا و بە قوتابخانە ئیش بکەن لەسەروی کە مناڵەکانمان بگەڕنەوە بۆ خەوێکی تەندروست تاکو تەندروستیێکیان باشیان هەبێت و داهاتوویەکی باشیان هەبێت ئینشاڵڵا. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر خالید حەمەد ساڵح پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان سپاس بۆ ئەمە.